خۆشحالی بە مەڤێسە بە دیت ئەمەکە گروپێکی ئەزم سد مەنال خوشکا مەنال و قەسفەرج ئەم ئیرۆ ڕۆژ هاتینە سەردانە حزب دیموکراتی کوردستانی ئێسووری ڕاستی وەک پشتەوانیەکە وەک ئەرکەکە سەر ملێمە ئەم بێنە vê derê ئەم چ جارە ئەو شەهیدێ کە داین لێ حربێ سترێمە چێبووی پشتی سێی هەشت ئەو دەولە ئیسلامیە شەهیدێ خۆلڤر داین و ئەو ئەمت بێژین مهاجرن سووری هاتین ئەو سەرێ غیرەتە هەرە دروست غیرەتاوان بۆ ملێ خۆدانە ملێ پێشمەرگە و شەرکردن و شەهیددان و برینداردان خودێ شەهیدا بڕەحمینێ و شفا خودێ بۆ بریندارە ژێ ڤرێکە چ جارانە ئێژبیرکردن ئەو ڕۆژە وی ڕۆژی ئەم هاتینە سەردانەوان و هەنێک تشتێ بەسیت مەعانی نەشوانڕە و ئەم هەمی برایە ئەم هەمی ئەترێزە دۆزە ڕەحمەتیە بابێ مەزن مەڵە مستەفادا و ئیرۆ ڕۆژ سەرۆک بارزانیە.